سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد زەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەم زارەی دەنجی خەڵک باس لە ئیش و کاری ڕۆژانی خەڵک دەکەین بە تایبەت باس لە قەرداری دەکەین ئەو کەسانەی کە لەچنە لای دوکاندارەکان کەلوپەل یاخود پارە بە قەرد وەردەگرن با بزانین ڕەوشی خەڵک لێ سەدا چۆنە لەگەڵ کاسبکارەکان گفتوگۆ دەکەین ڕابوچونیان بۆیەوە دەگوازنەوە فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن با بزانین کاسبکاران و هاوڵاتیانی بەردەڕاش لەسەر ئەم بەرنامەیە سمان پێ دەڵێن فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. ڕەوشی بازار چۆنت وەکو کاسبکارێک بەردەوام لە ناو بازاڕیت؟ وڵاهی بازار بەعام باش نییە بەڵام ئێستا کە بازار پەیوەستە دەبەستینەوە لەگەڵ مەعاش بەڕاستی کاتێک کە مەعاش هەیە یەک هەفتەی بازار زۆر باشە بەس دوای ئەوەی مەقسەد دەبتە 15 مانگ 20 مانگ بەڕاستی بازار زۆر لاواز دەبیت ئەو کاتەی مەعاش دەدرێتن بەڵێ و زیاتریش ئێستا بەڕاستی قەرد گەلە زۆر بووە قەرد و قەرداری زۆر بووە ئیشەکەی مەوایە نازانم ئیشەکانی تر بەڵام ئیشەکەی مەوایە ئاخر مەرحەلەی خانیکردنە کە خۆم جاچیوە کابرا پارەی پێ نامینێتن یان بە قەرز بۆی دروست دەکەین یانیش پێویستە هاوکاری یەکدری ببین یانیش ئەتا وەکو مەعاشەکەی وەردەگرێتن ئەو شتان ئێمە ئەگەر بە قەرد دروست نەکەین ئاستی فرۆشتنمان کەمتر دەبێتەوە بەڕاستی ئەوە قانونی مامەڵەکردنە لە وڵاتی من وایە نازانم یان دوکانی من وایە نازانم کەسێکتر ئەگەر بە قەرز نەدەی ئاستی فرۆشتن کەم دەبێتەوە لاواز دەبێت. خەڵکێکی زۆر بە قەرد دەفرۆشن وەڵی 150 قەردە بڵێ ئەرێوەڵا 150 ئێستا ئیشیمە قەرد و قەرداریە بە قەرز دەینین بە قەرز دەدەین بەس هەموو کەسێک ناتان پێی بدەین چکە ئێستا منتیقەیمە خەڵکی دەناسین سەرناسین کە دەزانین چێ قەردی دەداتەوە چێ ناداتەوە ئێستا ئەو شتانە هەیە. باشە لە قەردی کێش و گرفت توشتان نابێ بەرێوەڵا ئەوەندەم پارە ڕۆیە ئێستا قەرزەکانی ڕۆیشتیە بێتەوە شازی سەهرێ پێکڕم ئەرێوەڵا پارەش باشم ڕۆشتیە بەس ئەو های ترەوە ئیشە بازارە دەبی کۆڵ نەدەی بەڕاستی محاولە بکەیت جاروەیە لە سبەینی هەتا ێوارێ لەسەر کورسی دانیشتینە کەس مەرعە باشمان ناکە حەد دەمانەوێت دوکانەکەی داخین مشتەریەک دێ بای ئەو ڕۆژەی هەموو قەرەبووم دەداتەوە ئیشەکە ئەو هەیە دەفتەری قەردتێ هەرێوەڵا دەفتەری قەردیمە هەر تازە پێشی ئەنگۆ بێن چەیکەکەم کرد تەلەفۆناتم کرد و ئەو شتانە چەند پارەت لای خەڵکە وەڵاهی بڵێن چییە حەز ناکەم بەڕاستی باسی زۆر تەلەفۆنیان بۆ دەکەی پارەکەت بۆ دەهینەوە یاخۆ ئەوانیش دەلێت چاوەڕێ بکە تاکو موچەکەمان دێ بەخۆی تەعاونی شەرتە ئینسان یارمەتیەک بداتن زۆر باشە ئەمەش تەمەشای بازارەکە وەزعەکەی دەکەین کە مەعاش بدرێتن ئەمەش زەختیان لێ دەکەین بۆی قەردی خۆیان بدەنەوە هەملوانیش باشترە قەردە سەریان نەمێنێتن بۆ ئێمەش باشترە کە دوکانەکەمان ینی پڕ بکەین لە مەواد کە ئەو پارەمانلۆ دێتن دیسان بە مەواد بدەینەوە بێگومان ئیش بە پارە دەکرێت ڕەگەر پارەت پێ نەبوو ناتانی ئیش بکەی بەڕاستی ئەدی ئەوستا من ئیشی زێبڕەش دەکەم مەعمەلە ببرە مەعمەل هەیە بە قەرز مودە دەمداتێ ینی پێم دەرێ ئەو سەرە مانگێ بێت دەبێ حیسابەکەت سافی کەی لە کو یەک پەردەت نادەمێ ئەوزە مەزبور لێرە مەزبورم دەکاتن کە زەخت لە خەڵکەکە بکەمەوە ئەوانی کە قەرزدارمن و پێم دەنەوە منیش قەرزەکەی وان بدەمەوە
جاریش وێ لە جیروانی خۆمان معمەل پارەکەی دادنین و هەتا خەڵکەکە وردە وردە پارەکەی بینتەوە هەر ئەوهای ژیان ئێستا ئەوهای بەڕاستی. ئیش کارتە والله باشا الحمد لله باشا وخرابة بس يعني باشا بەشی زۆر لە کاسپاران دەڵێن بازار لەسەر معاش ڕاوەستەوە گەن پاشەکە بێت حتما أري والله بازار لسر معاشك يعني استما كسر مانجا بازار زور باش دبيت زور يعني حتى بازداي مانجيش هر باشا بلا أجر معاشك بردوام أو هابدريت طبعا بازار هموي باش دبيت أري والله إيش كار هموي لسر معاشه ینی پێویستە بەم هەشەوە بازارەکە جوولەی بازاری أري والله معاش ودوم جاريش دولار أو دولار زور تأثير خوي لبازار كرتي أشياء كان هموي جرام بوا يعني أجر يسا دولار هرزان بيت نك بازار ما بازاري همش تكن باش دبيت سريع دبيت بازاري دولاري معرض زيارات أشياء كان كلوبال زلك همش تكن باش دبيت بازار زور تأثيري لا دولاري كرتيا ولا معاشش طبعا هردو شي دوري خوي دجارة باش وەتو خۆت لەناو بازاری بەردەڕەش بازاری بەردەڕەشی چۆن دەبێت بخواي بازار زور باش نية بحامة باش نية أري والله ینی خەڵک هاتووی دەکا دەکڕێک خەڵکەکە هاتوچۆیەکە خۆت دەبینی بە چای خۆت دەبینی والله بازارەکە هەمووی سەرماگانە تقریبا ئوسبوعێک 10 ڕۆژ زیاتر نییە پاشانجی بازارەکە یەکسەر سیز دەبێتەوە سەرمانگە نزیکە لاوەیەکە خەڵک معاشەکەی وەکو بازار جمەی دێت بازار زۆر باشە جمەی دێت ئێستا سەرمانگە و معاشە خەڵکەکە معاشی وەلگرتیە هەمووی دەدرێتەوە غەردیش بەڵام سەرمانگان تەوان فەرقەوە بازارەکە باشترە لە چاو ڕۆژەکانی دیکە ئەرێ وڵە دۆلار تەسیری لە بازاری خۆی کردی بازار ئەرێ وڵی خەڵکەکە دەچی پرسیار دەکات تەماشا لە چاو ساری پێشتر زۆر زۆر فەرقە یعنی ساری ئەتە دۆلارەکە بخۆی ئەوەندە نەچوتە سەرکە ئەشیاکەی گران بکەن لە گومریشی گرانیان کردیە گومرەکەکە جوتە سەرێ ئەوانش مەزبورن ئەشیاکەی گران بکەن دۆلاریش دەوری خۆی هەیە لەسەر بازارە پێدوانە بازرگانەکان ئەوانەیان بە دەرفەتێک زانیوە بۆ گرانکردنی کەلوپەلەکان یان خۆی لە ئەساسدا و وایە والله حتما بازرگانانش استیفادان زۆر لەو دۆلار بەرزبوونەوەی وەلگرتیە و دۆلاریش ئەوەندە نەچوتە سەرێک کە بازرگانان ئەوەندە کاڵاکانیان گران بکەن بەڵام دۆلاریش طبعا دەوری خۆی هەیە هەردووچە بینیت لە ناو بازاری چ گران والله هەموو شتەکان گرانە هەر لە هەموو شتەکانی گرانە هەر لە هەموو هەر نازانم چی هەمووی گران بووە ئێستا بڕۆ تەماشای جوملەکان بکە تەماشای دوکانی مۆبایل و هەموو شتەکان زلیشی بکە هەر هەمووی گران بووە مای چی گران نەبووە هەر بڕۆ تەماشای هەر هەموو شتێکی بکە گران بووە لە ماندوزی قیمەتی چیەش بوو کیلۆ بیتە 7,000 و 6,000 پێشتری بە 2,500 بوو ئێستا بوویتە 6,000 و 7,000 هەر بەسیترین شت کیلۆ شەکەری بە 500 دیناری بوو بۆ خوای ئێستا بوویتە 1,500 و ڕبعێک هەر بەسیترین شتە فەردی ئاردی هەموو شتەکان فەردەی برنجی هەموو شتەکان گران بووە ئەرێ وەڵڵا کاریگەری ناکاتەوە سەر خەڵکی هەژار بەرێ وەڵڵاهی کاریگەری زۆر هەیە ئەرێ وەڵڵا و ئەرزاقیش بە پێی پێویست نییە ئەرزاقی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و عێراقەوە بە پێی پێویست نادرێتە خەڵکەکە بەڵام خەڵکەکەش مەزبورە بچیت هەر چۆنێک بێت هەر چۆنی پەیدای بکات مەزبورە لۆ بژێوی ژیانە بەردەوامبوونی ژیانە مەزبورە بچی بکڕیت سلااو سلااو سەرچاوم بەخێر بێ عەزیزی تو وەکو کاسب کارێک لە ناو بازارە ڕەوشی بازار ئێستا چۆنە بە خدای بازارانکە سفرە هەرێ بەخوای وا دەبینی سوبانێەوە حتاانکە یەک قەت ئەم موبایلم فرۆشتیە دونێ پێرێ پەستر دوو موبایل سێ موبایل بازار سفرە بازار نییە نابەخوای ڕۆژی بازاری خراپ ئێستا هەرێ بەخوای بە خدای سفرە هەمە حەوزەی نییە پارە نییە بە چ عالەم موبایل بکڕیتن ئارێ وڵا ئەوی کە دەیکڕێ بەشەشی زۆر خەڵکەکە دەڵێ بە خەردەوە ئارێ وڵە بەقەر دێن دەبن هەمی داوا بەقەر دەکەنەوە ئەوش ئەوە دەبتە کەفیل و ئەوە دەبتە کەفیل ئەمەش گوتمان بەتالکەن زیێترە موبایلە نافرۆشین بەقەر بفروشم
داوا بکەم لو بۆ دروست دەبوو کێشتان و دروست دەبوو ئەری وەڵۆ کێشەیە درستە سەد یعنی ئەگە ئەنکە مۆبایلەکەی بیدەمی و دەچیت و نایەتەوە زیاتر برادر بیت برا بیت ئەگەنیتی چ لێ دەکەی خو نایکوژی ئەرێ وڵە ئەو تووشی مشکلانە هاتوونە کات خەڵک کە پارەتاندا بێ بەخەر مۆبایلتاندا بێ بەخەر نەدیابیەوە ئەرێ وڵە هەیە زۆریش دەلێ پارەم نییە چ لێ دەکەم دەچم شکاتی لێ بکەم سزنی کەم ئەویش نابیت چی استفادە لێ ناکەم ئەگەم بکەمەوە ناو سزن هەمە مۆبایلەکە نادەمەوە باشترە ئەوە بیا و چ دەلێ دەرسێک لە بۆمان ئەرێ وڵە باش زۆر جا دەگوترێت تەنها لە وەختی مەحاش ئەو 5 ڕۆژە و 10 ڕۆژە یەکەم بازار جوڵەی تێدەکەوێت ئێستا شووە ئەنکە زانستۆ ئەمە زانین ئەمە یەکی مانگ حتا یاوچ دەلێت کەنگی عالم مەعاشی وەلگرت بازارمان خۆش دەبیت حتا 20 مانگ 25 مانگ یعنی 5 ڕۆژ 10 ڕۆژ ئاخری مانگ بازار سفر دەبیت مەعاش نامێنیت خلاص دەبیت ئەوەی خەدراوە دەکرێت خۆی ئەوەی زلک دەکڕیتن ئەن کازستانە نفتی پێویستیانە نەفت دەکڕیتن هەمیشتیان ئەیدە پارەکە خلاص دەبیتن مەعاشمان چەندە سواراتی مۆبایل و مۆبایل و بەخۆ تەنها نییە بازارەکەی سز بۆ ینی بەحامە بەشێوی ئارێ وڵە بەعامە نەبەس مۆبایل مەعاشەکە مهمترین تیش لە ژیانانکە مهمترین تشت مەعاشەکەت هەبی ژیانەکەت خۆشە و بەڕێ دەچیتون چ بەلای نامێنیت مەعاش دەبی مۆبایل دەکڕی خەدراوە دەکڕی هەمی تیش دەکڕی گۆشت ئەوەی قەساب شۆل دەکا ئەوەی خەدراوە دەفروشیت ئەوی شۆل دەکا ئەوەی زلک ئەوەی بەتانی هەمی تشت بازارەکە جوڵەی تێدەکەوی دەجوڵ دەرەجەیەک دەبیتن ئەدیکو ئیش و کار و بازارەکە ئێستا چۆنە خودی کاک محەممەد سەر ڕۆژەیە هەندێک حتا پازدە هەبێ وقتی ڕاتبێت حتا پازدە هەبێ باشن خودی ڕاتبیش نییە سستە باش ئەی قەرد و قەرداری تووەکو کاسبارێک کێش و گرفتەکەت هەبووە لەسەر خودی مشکلە هەرێ مەزن دەینداریە چ خۆشی لێنە هێڵایە نەفەرێ خراپ لە باشی شتێکدایە ئەرێ وەڵڵا چ خۆش ئینسانی وهاژنی هەتا دەبات وەختێ بریش چ دانەوە نییە عنی برادرێک مەهەبی مووسڵ گوتی عربك برضو كان أي مشغولة كر قلت الزفاي وهاد قلت عمو أعطيني مليون دينار بدين قلت ابني بوس إيدي بعدين قلت دستي من ماجكا باش دمتها قلت ليش عمي قلت أزام دي بيتا ماجكا بتنادي بابي فاري أدي والله جماعة قلت دستي من ماجكا مليون أخبى أولاد يعني كيشو قرفتشي زور بأدبي وخاصة بويا وكو كاسبان سيدة محمد ديندارية دانوساندن همي قاو هبيا بس دهي مصلحة حالته باش سري من والله صبي بالله صبي والله شو مشي والله دي صبي بينجا تلفونك جوابات اشناتت يعني سن خوارنا هر ما بيش تصق قرانه اهدف تلشيك بينجي مليون تدانا كيف خود حاجه هذا بينجي مليون ده شلي كم حبلا بيته هدو كان داري من نفيت دعوت ليان كردو بدنو هيفيش تلفون هجواب نادن نفر هي دكاندار برديه زعما ولا غير جي بنقد باري من دبت دكاندار اللي رش قرداره باش ولا توناك متمانه بكسه شي دي كانكي ام زورك خر اوا يعني ناجمه خراب لباش تيك دايا ناجمه يعني باش مقاو هي خلاص نابيت اذا خليت قلبت دبي باش هرميا باش خلاص بين دنياش خراب دبيت نابيت بس با هند خراب زور بين لباش تيك داي نجوا ميلانا اري والله باشا تسيب بكري بوشتانا راس الريف بكريتو متمانه كان خطايا مايا همو خطايا مايا إن الله لا يغير بقوم حتى يغيروا ما بأنفسهم حتى أما باش نبين تشد بي إلا أما خو باش كين حاجة أم باش نبين كسب باش نبيتن باش زور خلق ديت لاي تو داوي قرد لي دكا تو وكو هاوكاري يارمتي دانك دستي دغري باشا دەکرێت کەسانی بەرامبەرش بەم شێوازە بن خراپە بەکاربین خودی کاک محەممەد زۆر مشکلة زۆر يعني هي ناجمة والله هي جوامير والله وهناك الساعات يعني توقيت ساعات إجدادا ندين توا هيش ما شاء الله
فلان کەس بینە نییە هەیەش وەڵڵاهی جوامێرە يعني وناكت بس عاد حساب ما هكا ما قرب يا روشك دو روش خطبك اسبوعك سردا بشي مشكله نينا بس باشە دانەوەی قەرز بەشێک نییە لە دواکەوتنی موچە و پێش و گرفتانە خدي خزم وقت ني موچاتات خو سيكش فول بي بس وقتی موچە كامل بيا تزان خلك شل فارغ خدت اي هيش نايت ئەویش نەماوە ايش نا وقت وزد هندي موچاني موچا ثانيه ما شاء الله يعني شي عالم دينيش ندبر بس وزدي بيا موچا كامل على اي هيش فيها هذه خدي وكيله ویلاتو هەر بە قەرد و بەدەین دەبا متى يعني وقتی بيا موچا كامل بيا هر اي هيش نايت هذه والله بخدي وكيله وقتی ني موچا بي ما شاء الله شي بر بمشكله حد دين نبي دين مين دزاني او هندا دهات والصرف اذا كل ده شو استه ڕۆژی بازار چۆنە وەڵام بۆ بخۆتان بە چای خۆتان دەبینین بازارڕێکی چۆل سارد کەس یەکەم چێشت هۆی چیە هۆیەکە ئەوەیە موچەکە نییە موچەکە تاخیر دەبیت ئەوە ئێستا چەندی ماگەشتە موچە نەدرا چەند وەزارەتە چەنداوی دیکە هەموو مایتەوە چی خۆی نەدرایە حکوومەتەکە معاشەکە نەدا پاشەکەوتەکی زۆرش لای حکوومەتە چەند معاژوا لای حکوومەتە ناداتەوە هۆیەکەی یاوەیە بازارەکە کزە و ساردە و بە خۆتان بە چای خۆتانش دەبینین باز لە قەردی دەکەین قەرد ئێستا چۆنە خەڵک دەدات بە قەرد ناداتەوە بەخوای هەر چۆن قەردەکەی بدەی ڕۆیشتیە هەر لۆ نمونە ساعب دوکانە چتەچ بە قەردا هەتا وەردەگرێتەوە هەردوو چای دێتە دەرێ لۆ نمونە سارەکە بە قەردەدەی هەر قەرد نادرێتەوە بە چەندەهان کاس سوا دەبینین لە بە قەرد و قەرە تووشی مشکلێک کۆمەڵایەتی بۆ و یەک دییان کوشتیە و یانە تووشیوە محکەمە بوونەوە بە خۆتان وا دەبینێت چۆنە وەلی هاتێ زەمانەکە هیچ بە قەرد نەدەی بۆ وی لێ هاتوو لۆ بە قەرد نەدرێتەوە نەدرێتەوە یەکەم چست بێسیقەی پیا بووە دووەم هاتەمەشاکە حکوومەتەکەی مەسیقەی نەهێلا بەخوای حکوومەتەکە سیقەی نێلا ئەگە حکوومەتەکە معاشەکەی بدا و قەرداری مەنەبێ حکوومەت قەردارە خەڵکەکەش ئەوە قەردارە و نایداتەوە ئەوەیە هۆیەکەی لەبەر ئەوەیە بە هیچ کەژ نییە و خەڵک سیقەی نمایەتەوە بۆ لاتێ نەیدەی ئەو باشترین عالە پارەت دایتە خەڵک بەخەن بەڵێ لای خەلەکەی و ئێستاژوە چەندەوە سێ ماگە بەسە مەوعیدی وەچووە بەخوا ئێستاش تازتر لە بۆم لێ کردیە گوتی ساری خۆگون سارەکەت بفرێشە من چیشم پێوە چ من دایت سێ ماگە بەسە مەوعیدی وەچوە نەیدایتەوە من ئێستاەوە مەوعیدم لەگەل تاسە هەتا ئێوارە لۆم عیلاسکە وەژ نییە ئەو سێ مانگە ڕۆیشتیە بەخوای مانگە چاوەڕێ دەکەی کە پارەکە سێ مانگە مەوعیدی هاتیە سێ مانگ بەسە مەوعیدەکەی خۆی ڕۆیشتیە یەک ئەوە یەک لە خۆم ئەوە یەک بە خۆم ئەمن بەخوای بە چاوەڕێ مەتا ئێواری مەوعیدم لۆی دانیا گوتمەگە نە سارێک و سارت بفرێشە باشە ئەڵڵا وا ناکات تو متمانەی کەسانی دیکەش متمانەی بە کەسانی دیکەش نەکەی کەسێکی دیکە بێتە لای تۆ داوای پارە دێک بە داوای شتەکرد لێ بکە بە قەربی دیکێ بالفعل وایە یعنی باش خراپ پێکەوە هەمووی بیتە خراپ ئێستا باشە نما لەبەرەوەی سیقە نما وەکو پێتم گوت سیقە نما لە ناو خەڵک سیقە نما یەک بە یەک جار لەبەرەوەی هۆیەکەی دەگەڕنەوە بۆ حکوومەت بەخوای حکوومەتەکەەوەی لێکە سیقەکەمان نامێنێت ئێستا با بێت ئەو چەند معاشەمان لایوانە بمانداتەوە بیداتەوە خەڵک پارە دێت دەستی تەماشای دوکاندارانە کە فەقیرەم بەس لە پێش دوکانەکە خۆی ڕاوەستانە لە بێ بازاڕی بێ پارەیە بەخوای چەند ساڵشکە و هابڕە ئیفلاس بەتەواوی ئیفلاسین وەک سۆمالی ئەو دەوڵەتەکانی برسیما هەموو مالی برسی دەبی زۆر چۆڵ دیارە زۆر چۆلە تەماشاکە ناوەندی زادەوە ئەمە قسەی دەکەێستا کەس نیە دوکاندارەکان بڕ گازدەی دەکەن فەقیرانە وەزعیان زۆر خراپ بووە لەبەر چشتیشی زۆر دایتیان بەقەر قەردەکانیان بۆ ناگەڕێتەوە هەر لەبەر ئەو هۆیە زۆر ئەوەی پارە نیە خەڵک پارەکەی نییە و ئەوەی هیچ تکە نییە ڕۆژی بازار زۆر کەسە لەبەر دواکەوتنی موچە هەموو ڕۆژێک هەمووچە هات هەمووچە نەهات ئەو باسە لە ناو خەڵک هەموو دقەیەک هەموو ساتێک هەر گەرمە نازانین چۆن ینی پشت و پەنامان بە موچەکەەوە قایمە ئەوەش
ها نەهات نازانی خەڵکەکە نازانی چی بکات. باش باز لە قەرد و قەرداری دەکرێت ئێستا وەی لە هاتۆ دەڵێن قەرد و قەرداری خەڵک بە دوای قەردەکەی خۆی ڕادەکە بە دوای پارەکەی خۆی ڕادەکاتەوە کە بەس لی وەربگرێتەوە. زۆرە ئەو شتە زۆر بووە لە ناومان بابووە کەس ناتوانی بە قەرز بیداتن لەبەر ئەوەی سیقە نەماوە وای لە هاتو کۆس هەمووی دەگەڕێتەوە سەر حکوومەت. حکوومەت ئەگەر موچەکە هەموو مانگێک بە تەواوەتی بدا خەڵکەکەش لەگەل یەک سیقەیان پێک دەبێت و کار و کاسبیەکە خۆشتر دەبێت. ینی دواکەوتنی موچە کاریگەری دەکاتە سەر هەموو سێکتەرەکانی ژیان هەموو سێکتەرێک چکە ئیشەکە هەمووی پارەیە هەر دەڕۆی چێندەر پارەیە پارەش ژیان واتە. ئێستا تو ناو بازاڕی بەردەڕەش چۆن دەبین؟ بەڕاستی زۆر کزە ینی بازاڕێکی زۆر چۆلە هیچ ئەوەی پێ نابینی دوکاندارەکان هەموو دڵیان ناخۆشە شتی نوێ نییە هەموو شتی قەدیمە لەبەرەوەی بازار کزە. دۆلار کاریگەری هەبووە؟ بەڵێ دۆلار بەرزبوونەوەی دۆلار کاریگەری بەڵێ بەتاکید دۆلار زۆر کاریگیرێکی سلبی هەبوو لەسەر بازار. بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوێکی پیستی بوون ئەمە ڕابۆچوونی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تاڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن. بەخوای گەورەتان دەسپێرام، خواتان لەگەڵ.